کاریگەری کاری خۆبەخشی لە کارتە جیاوازەکاندا و بەتایبەتی لە کاردا کاری خۆبەخشی یەکێک لەو کارانین کە هەم لە دیندا دەڵێت تا ببەخشیت تۆ وەردەگری واتە دەست دەکەوێتەوە هەم لە مرۆڤدایەتیدا کە یەکێکە لە هەرە بنچینەکانی کاری مرۆڤ دۆستی کاری خۆبەخشیە. ئەمڕۆ ئێمە قسە لەسەر ئەم بوارە دەکەین کاری خۆبەخشی چییە لێکەوتەکانی چین چۆن ببین بە کەسێکی خۆبەخش دەبێت ئێمە لە کارکردندا تەنها چاوەڕوانی پاداش بینیان نا ئەمانە کۆمەڵک پرسیار ئاڕاستەی میوانەکەمان دەکەین زۆر بەڕێز مەعاز حسێن کە بەڕێزیان پەرستاری خۆبەخشن لە ستۆدیۆ ڕۆژێکی وەڵامی پرسیارەکانەداتەوە کاک مەعاز بەخێر بێی ڕۆژێکی باش کاک مەعاز بۆ خۆ چەند ساڵە کاری خۆبەخشیەکەی مالەوە دەست پێ بکەین. سەرەتا زۆر سپاسی کەناڵی کورساتەکەم بۆ ڕەخساندنی ئەم هەلە بۆ ئێمەی خۆبەخش کە ماوەی 6 ساڵە لە نەخۆشخانەی هیوا خۆبەخشیەکەین. 6 ساڵە بەڵێ یاخوا بەخێر ئەم 6 ساڵە چ ئەزمونێکی بە تۆ بەخشی؟ ئەزمون زۆر بەخشێ با ئینسان ئەزمموی لێبوردەی ئەزمموی دڵسۆزی ئەزمموی تر زۆر ئەزمونە بەخشێ بە ئەو کەسەی کە بەدڵ کاری خۆبەخشیەکە کاری خۆبەخشی پیشەیەکە لە زۆربەی نەخۆشخانەکان ئەم کارەی تیاکرێ بەڵام دڵسۆزی لە ئیشە باشترین شتە کە بتوانین ئێمە بەرجەستەی بکەین بۆ نەخۆشەکانمان. زۆر باشە کاک مەعاز ڕەنگە زۆر کەس لە دوای تەواوکردنی قۆناغەکانی خوێندن دەست بەجێ حەز بۆ بکا کە لە دامەزراوەیەکە دابمەزرێ و کاری تایبەت بەخۆی بکە کاری خۆبەخشی بۆ ئەم کەسانە چەندە گرنگە بەر لەوەی کە بە بڕێک موچەت و دابمەزرەی لە شوێنێکە سەرەتا لە کاری خۆبەخشیەوە دەست پێ بکەی دواتر وردە هەنگاو بۆ کاری تر خۆی باشترین شت ئەوەی کە حکومەت بیکات دامەزراندنی ئەو کەسانەیە کە تەخەڕوجەکەن و ینی بە شێوەیەکی هەمیشەی تاعینیان بکە بەڵام لە بەهۆی ئەوەی کە وەزارەتی تەندروستی و لانی پەیوەندیدار تا ئێستا نەیانتوانیوە ئەو ئەرکی خۆیان جێبەجێ بکەن بەڵام زۆربەی کەس کاتێک کە ئەچێ لە دامەزراوەیەکی حکومیە خۆبەخشیەکە هەم یەکەم ئەجرێکی دەسەکەوێت دووەمیش ئەتوانێ لەسەر ئەوە لە نەخۆشخانەیەکی ئەهلیە ئیش بکات. باشەواتە کاریگەری ئەبێ دواتر بۆ سیڤەکەی ئەگەر بەتەئکید تەبعاً لە هەموو نەخۆشخانە ئەهلیەکانە یەکێک لە هەرە خاڵە سەرەکیەکان ئەوەیە ئەو کەسە ئەبێ ئەزمموی ئیشکردنی هەبێ ئەوان نان ینی کەسەکە فێر بکەن. باشە ئێوە کە بۆ خۆتان 6 ساڵە لە نەخۆشخانەی هیواکارەکەن ئەمە بۆ سیڤەکەتان بێگومان بۆتە خەرمانێکی باش وایە لە ئەم 6 ساڵی کارکردنەدا هیچ بڕەموچەیەک وەرناگرن ئێوە یان هیچ پاداش شتێک هەیە ئێوە یان ئێمە هەتاوەکو تقریبا ساڵی 2020 لەسەر بەدەڵعایەداتی نەخۆشخانەی هیوا ئێمە پارەمان هەبوو بەڵام لە دوای ئەوە وەزارەتی تەندروستی بە بڕیارێک ئەوەی خۆبەخش بێت نەخۆشخانەکانە ئەو بێبەشی کرد لە بەشی ئیستیشاری ئیتر ئەوەی کە لەلایەن دەسەڵاتدارانی لایەنێکی دیاریکراو نەبێ هیچ بڕەموچەیەک نییە بۆ خۆبەخشانی نەخۆشخانەوە ئەوەیشی کە هەیە بۆ عەدەدێکی کەمێت یعنی بۆ هەموو خۆبەخشانی نەخۆشخانەوە ئەو بڕەموچەیە نییە زۆرن خۆبەخشەکان تقریباً 120 کە زیاتر لە نەخۆشخانەی هیوا خۆبەخشیەکە. زۆر باشەکە مەعاز بەدەر لە ئەم بابەتانی کە باسمان کرد بۆ هەستی مرۆڤەکە خۆی چه هەستێک بە تۆ بەخشە کاتێک کارێکی خۆبەخشی ئەنجام هەستێکی زۆر ینی مرتاحیە کە تۆ لە یانە خزمەتی نەخۆشیەکەی کە یعنی هەستەکەی کە بە ئیشکردنەکەت مرتاحە بە ینی بە هەڵسوکەوت مرتاحە ینی کەسێکی ینی زۆر ینی دەستخۆشیت لێەکە ینی بێ لە هەموو ئەمانە بەدەر لەمانە ینی تۆ ئەجرێکی قیامەتی دەسەکەوێت ینی ئەوە چەند خۆشە کەسێ نەخۆشێک دوعاکی خێرت بۆکە ینی لە هەموو شتێک خۆشتر ئەوەیە. واتە لە کاتێکا کە ئێوە لە بەرامبەر کارەکەتانە بڕەموچەیەکتان نییە ئێوە خۆتان دەستخۆشی نەخۆشەکان بۆ ئێوە یاخود ئەو کەسانی کە دەستخۆشیتان لێکن تا چەنە بێتەوە کارێک بۆ ئەوەی کە ماندووبوونەکەتان بڕەوێتەوە بۆ ئەوەی کە عەلی بیر لەوە دەکەنەوە کە ئێوە تەنها کارێکی خۆبەخشی ئەنجامی ئەدەن. بەتەئکید طبعاً ئێمە باشترین دەستخۆشی وایە حکوومەت لە دوای 6 ساڵ تقریباً
زۆربەی پێوە کەس هەر کە عەقدی چاوەڕوانی حکومیش دامەزراند بێ بن. کە یعنی عەقدێکی حکومیش بێ لە دوای 2 ساڵ بۆ 3 ساڵ حکومەت هەوڵی تاینبوونیەدا بەڵام ئێمە تەبعاً عەقدیشمان هەیە ناو خەستخانەیە زیاد لە 8 ساڵ 9 ساڵە عەقدە یعنی حکومەت هەوڵی دامەزراندنی نەداوە ئەو بۆ ئەوەیان بەڵام ئێمە باشترین دەستخۆشی بۆ ئێمە ینی ڕاستە بۆ نەخۆش زۆر مرتاحەبی بێ ئەوانەوە ینی لایەنی نەفسی خۆ زۆر مرتاحەبی کە نەخۆشێک دوعای خێرت بۆخە کە نەخۆشێک ینی مرتاحە یعنی زۆر هەستێکی زۆر خۆش دەیە کە نەخۆشێک بەو ئیشەی کە بۆ یەکەی زۆر ینی پێی خۆشە بەڵام باشترین دەستخۆشی ئەوەیە کە حکومەت لە دوای 6 ساڵ خۆبەخشی ئەوەیە کە بڕیاریکردن بە هەمیشەیی دەبان عادەتەکەیش ئەو نە زۆر نیانی بۆ باش نەخۆشبەختانە و هەواڵانشمان گوێ لێبێ کە حکومەت ئەڵێ لە ئەولویەتی دامەزاندنە و کەسانەیە کە خۆبەخشن یعنی ئێوە هێشتا هەر لە پێشەنگن لە دامەزاندنی ئینشەڵا حکومەت و لایەنی پێنجا بیر لە داواکانتان نەکاتەوە دەبن بە هەمیشەیی بەڵام بۆ کەسێک کە بێ بە خۆبەخش دەبێت چی تایبەتمەندیەکە بێ لەو کەسەیە من ئێستا بەیانی بمەیە بێم بە خۆبەخش لە نەخۆشخانەی هیوا ئەبێ چی تایبەتمەندیەک لە ناخی مندا هەبێ لە بوونیەتی مندا هەبێ بۆی بتوانم ببم بە خۆبەخش و کاری خۆبەخشی بکەم یەکێک لە هەر تایبەتمەندیەکان لێبوردەیە لێبوردەیی بەرامبەر بە لێبوردەی بەرامبەر خۆت ینی کە تۆ بەلانی کەمەوە هەفتەی 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ لە نەخۆشخانەیەکی شێرپەنجا دەوامەکەی ئەبێ ینی ئەو هەستت هەبێ ینی بێتاقەت نەبی لە ئیشەکەت ینی بتوانی ئەو تاقە و تعاملات هەبێ کە ڕۆژانە سەدەها نەخۆش یەتە ناو نەخۆشخانە چۆن پێشوازی دەیەکەی چۆن خزمەتیەکەی ینی بێتاقەت نەبی لە ئیشەکەت ئەن زۆربەی خۆبەخش ینی بەجددی نمونەی خۆبەخشی نەخۆشخانەی هیوا زۆر جیاوازترە لە نەخۆشخانەکانی تر تاوان تعاملکردن لەگەڵ نەخۆشێکی شێرپەنجا زۆری فەرقە لەگەڵ تعاملکردن لەگەڵ نەخۆشێکی تەواریە لەگەڵ نەخۆشێکی ئیسعافەوریە ینی ئەمانە لەوانەیە سعاتێک 2 سعات تۆ تعامل لەگەڵیانە هەبێ بەڵام نەخۆشێکی شێرپەنجە جاری وا هەیە هەتاوەکو نەخۆشەکە چاک ئەبێتەوە بە مدەی 3 ساڵ 4 ساڵ تۆ بەردەوام لەگەڵای وەکو کەسوکاری خۆتی لێ ینی ئەوە ئەبێ تعاملت خۆش بێ لەگەڵ ئەو نەخۆشانە کە عنی بەردەوام پێویستی بە سەبرێکی زۆر هەیە یەکێک نەخۆشەکە تێپەڕێنی هاوشێوەی خۆشببختی ئەو تۆش دڵخۆشان ئێمە زۆر نەخۆشە ینی جدی بەعنی چەندین نەخۆشمان هەیە ینی ئێسش بەس ساڵانە سەردانەکاتەوە کە ئەلحەمدولیلا تێپەڕان و نەخۆشەکە بەس بۆ دەستخۆشیەوە ینی هەستێکی زۆر خۆشە دەیە کە تۆ نەخۆشێکی شێرپەنجە توانی و تا ئەو هەموو خزمەتی پێ بکەیت و چاک بێت و ئیسە بچێتەوە ناو ژیانی ئاسایی خۆی ڕێکخراوە خۆبەخشەکانی تر کاک مەعاز بەپێی ئەوەی کە تۆ لە خەستەخانەی هیوا دەوام ئەکەی تا چەند ئەوان هاوکارن ینی لەگەڵ نەخۆشەکان تا چەند گرنگە کە ڕێکخراوەکانی ترکە بە شێوازی خۆبەخشکارەکەن بەشێک لە پرۆژەکانیان کە هەیەە تەرخانی بکەن بۆ ئەو نەخۆشانی کە ڕەنگە ماوەیەکی زۆر بێ لە خەستەخانەکانە نەچوو بنە دەرەوە ڕەنگە زۆربەی زۆریان بە شێوازە لە شێوازەکان ڕووخا بن بێتاقەت بن ئەمە چەندە گرنگە کە سەردانی نەخۆشخانەکان بکەن واللهی بوونی ڕێکخراوەکان بۆ ئەنجام بدەن بوونی ڕێکخراوەکان کاریگەریەکی باشیان هەبووە لە نەخۆشخانەی وایە ینی لە زۆربەی لایەنی دەرونی نەخۆشەکان و لە یعنی لایەنی دەرونی ستافیش ینی کۆمەڵێ ئەرک و مانوبوونیان لەسەر ستافیش کەم کردوێتەوە بە تایبەتی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە ڕێکخراوێکن ینی بەڕاستی خزمەتێکی زۆر بە مناڵانی شێرپەنجەیەکن نەخۆشخانەیەوە دەستەکانە خۆش بە کاک ماسیان نمونەتان زۆر بێت بە هیوای گەنجی وەکو ئێوە لە سەرجەم نەخۆشخانەکان لە سەرجەم ئەو شوێنانەی کە پێویستن بەکاری خۆبەخشی بەردەوام بن و هیواداریشین حکومەت و لایەنی پەیوەندی داریش زوو بەتەنگ داواکارێکی زۆر سپاسیەوەکەین بۆ ئەم هەلێ بۆ ئێمەتان ڕقسان لە کەناڵی کورسات کە توانیمان ڕوونکردنەوەی بین لەسەر نەخۆشخانەی زۆر کاک ماسیان دەستە خۆش بێ